بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کە فرسەتی پێداینەوە لە ڕەمەزانی ساڵی 2023 بە کۆمەڵێک پرۆژەی ناوازە و جیاوازەوە هاتینەوە خزمەتی هەژاران و مناڵانی بێباوکی وڵاتەکەی خۆمان. سپاسی خواکەین کە خوای گەورە یارمەتی داین ئەم ساڵیش بە سەرکەوتووی پرۆژەکانمان دوای خوا لە ڕێگەی خێرخوازانەوە بە پایان بگەن و سەرکەوتوو بین. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بەڕێزان هەردەم لە خولیای ئەوین و پلان و بەرنامە ڕێژیمان بۆ ئەوە هەیە کاروبارەکانمان بە مؤسسە و دامەزراوە بکەین، دووری بکەین لە هەر کارێکی شەخسەنەکردن بۆ ئەوی بتوانین وەکو مؤسسە وەکو دامەزراوە خزمەتی هەژاران و مناڵان و نەدارانی وڵاتەکەی خۆمان بکەین. ئێمە سپاسی خواگەین کە پێکەوە ستافی بەخشین، نووسینگەکان نوێنەرایەتیەکان پێکەوە بەرنامە ڕێژی و پلانێکی وردمان داڕشت بۆ ڕەمەزانی ساڵی 2023. الحەمدولیلا توانیمان زۆر بەسەرکەوتویی دوای فەزڵی خوا بەسەرکەوتوی پرۆژەکانمان پرۆژی خێرخوازیەکانمان بگەینینە ژمارەیەکی بەرچاوی گەورە بە هەژاران و مناڵانی بێباوک لە وڵاتەکەی خۆماندا. ئێمە گەر لە ڕەمەزانی ساڵی 2022دا توانیمان 14,000 هەژار و مناڵی بێباوک سوودمەند ببێ لە پرۆژەکانمان، 14,000 و زیاتریش سوودمەند بوو بێ. ئەمساڵ پلان و بەرنامە ڕێژیمان وابوو سپاس بۆخوا کە ئەو ڕێژەیەمان گەیاندا 44,000 و بەر و 45,000 و زیاتریشمان گەیان سپاس بۆخوای گەورە. مەبەستەکەی ئێمە و پلانەکەی ئێمە ئەوە بوو کە بتوانین دەستی یارمەتی و هاوکاریمان بگاتە ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە پێویستیان بەوەیە هاوکاری بکرێن. سپاسی خواکەین الحەمدولیلا و دوایی سپاسێکی بێپایانمان هەیە بۆ سەرجەم ئەو خێرخوازانەی کە بەدەممانەوە بوون لەم پرۆژە خێرخوازیانەمانە. سپاسی ئەو کەسە دەکەین کە بە 250 دیناری بریمەری بەشداری کرد لە پرۆژەکانمانە تا 250 ملیۆن و زیاتریش. ئێمە لە فەزڵی خوای پەروەردگارەوە ئەم کارانە وەکو ئەرکێکی ئیسلامی، وەکو ئەرکێکی دینی، وەکو ئەرکێکی ئینسانی جێبەجێ دەکەین و دڵخۆش و مرتاحین بەوەی کە ئەتوانین ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژە خێرخوازی و خزمەتەکانمان زیاتر فراوان ببێ. بۆیە لێرەوە ڕۆکەمە خێرخوازان، ڕۆکەمە خوداپێداوانی ئەم وڵاتە کە هەردەم دەستگای خێرخوازی بەخشین دەسە سپیە ئەمینە کە دەبێ لە نێوان ئێوە و لە نێوان ئەو کەسانی کە پێویستیان بە ئێوە هەیە. داواکارم لە خوای پەروەردگار بەرەکەت خاتە سەروەت و سامانی ئێوە و کار و پرۆژەکانی ئێمەشەوە. ئێمە سپاسی خواکەین کە لە مانگی ڕەمەزانە بە تایبەت کە ئیشەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانە شەڕ دەبێتەوە هاوکاری کردین بۆی کە یارمەتی تقریبا 44,000 کەسماندا لە خەڵکی هەژار و بێباوک و کەم دەرامەت. ئێمە وەکو لیژنەیەکی متابعین لە لیژنەی تحقیقین لە دەستگای خێرخوازی بەخشین پێکهاتوین لە 3-4 برای بەڕێز من لە خزمەتیانم کە پێکەوە کارەکان جێبەجێ دەکەین. ئێمە دیارە بەم شێوەیە خەڵک دێ لای ئێمە داواکاری تەقدیم دەکات فۆرمێک پڕ دەکاتەوە یا لە ڕێی کەسێکەوە دێت لا لە ڕێی نووسینگەکانمانەوە دێت داواکاری خۆی تەقدیمەکە. ئێمەش لە ڕاستیەکەین بە دوو بەشەوە. بەشی یەکەمی ڕێ دەکەوێت من لەگەڵ ڕێز و احترام بۆ خەڵکی کە هەژار و فەقیرن بەهۆی باری زروفەوە نەیانتوانیوە قوتی ڕۆژانەی خۆیان بەدەست بێنن
ئێمە خی گەورە بەم شێوەیە تاقی کردوونەتەوە ئێمە لە خزمەتیانین بە سەرۆر و خۆشەویستی خۆمانیان دەزانین هاوکاریان دەکەین بەڵام ئێمە ئەو دەکەین بە دوو بەشەوە بەشێکی فێڵ خەڵکی فێڵباز و مەسەلەن ئەو بابەتەیە دەیەوێت فێڵکە یا دەوێت بەسەر شانی خەڵکەوە بشی ئێمە ئەو جیای دەکەین و ئەو بەشە جیا دەکەینەوە لەو ڕێژەیە کە فۆرمی پڕ کردوێت یا داواکاری تەقدیم کردووە و بەشی دووهەمی کە خەڵکی احتیاج و محتاجە پۆلێنی دەکەین بە ڕێژە مەسەلەن ڕێژەی هەژاریەکەی بای چەندە مەسەلەن لە 100 چەندە جیاکەینەوە لە ڕێژەی یەکەمەوە کە زۆرترین احتیاج و محتاجە دەست پێ دەکەین ئێمە بەقەدر پێویستی خۆیەوە بەقەدر ئەو توانایی کە ئێمە خەڵی خستوێتە خزمەتی ئەو خەڵکە ئێمە سەلاحیەتمان تیا هەیە هاوکاریان دەکەین خزمەتیان دەکەین ئێمە تحقیق و لێپێچینەوەمان هەیە بۆ نمونە بۆ کورسێکی شەحن کە بۆ هەر یەکێ لەو بابەتانە بۆ نەوە کورسێکی شەحنێنەوە کە ئێمە تحقیق دەکەین ئەڕۆین ڕۆشتین مەسەلەن جاری وایە 3 ساعت سیارە لێ خوڕێ بە سیارە ئەڕۆین وەفدێک دەڕۆین بۆی کە لە دوورترین دیەی ئەم کوردستانە کەسێکەیە مناڵێکە احتیاج و محتاجە پێویستی بە کورسێکە باوکی ناتوانێت بۆی بکڕێ لە ماڵە ئەگری بێتاقەتە بێزارە ئێمە دەچینە ئەو شوێنە تحقیق دەکەین بزانین ئەم کورسی ئەم کەسە مستحقە پێ یا مستحق نییە ئەگەر مستحق بوو ئەو زەکاتی لای ئێمە یا ئەو خێریکە لای ئێمە ئەوە دەیگەینە شوێنی خۆی بۆی دەکەین ئەگەر مستحق نەبوو ئەوە بە تەکید ئێمە ڕەفزی دەکەین ئەویش کۆمەڵی شەرت و شروعی خۆمانمان هەیە دەبێ ئەم کەسە مەسەلەن بۆ نمونە بۆ کورسی شەحن دەبێ عەقڵی ئیشکا دەبێ دەستی ئیشکا دەبێ پێویستی پێی بێ دەبێ مەسەلەن چوونە مەسەلەن شوێنی هەبێ بۆ هەڵگرتنی کورسێکە نەک لەسەر جارەدانیای لە ماڵێکی کە ئەمانە هەموو لە لیژنەی تحقیقەیە و ئێمە ئەو کاتە بڕیاردەرین کورسی بە کەسێک دەرین کەوابوو تۆ کە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە لە سوۆسیال میدیا دەیبینی کەسێک کورسێکی پێدراوە کەسێک هەماتۆڕێکی پێدراوە کەسێکە خانوێکی بکراوە دڵنیا بن بە بەسیتی ئەوە ئێمە نەگەشتون تەو قەنەعەتی ویشەی بۆ بکەین دڵنیا بن کە تحقیقاتێکی زۆرمان کردووە لێ پێشینێکمان کردووە لەبەرەوەی نەبێ بە فێڵ لە بینی خۆمان و خوا لە بینی خۆمان و خەڵکا کە ئەو ئێمەیان کردووە بە وەکیل وەکالەتەکەی خۆمان باشی جێبەجێ بکەین. بنای خۆی بەخشندە و میێرەمان دیارە دەستگای خێرخوازی بەخشین پێک دێت لە چەند بەشێک کە ئەویش بەشی بێباوکان و بەشی هەژاران و بەشی پرۆژەکان کە چەند بەشێکی دیکەمان هەیە بەشی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هەڵدەسێ بە ئەنجامدانی ئەو پرۆژانەی کە لە کاتە جیاوازەکاندا ئەنجام دەدێ بە تایبەتی ئەم بەشە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆرترین قورسایی دەکەوێتە سەرشان و لە بۆنەکانی دیکەشدا هەر ئەم بەشە قورساییەکی لەسەر شانە دیارە چەند پرۆژەیە کە ڕادەگەێنرێ پێویستیان بەوە هەیە کە ئەم پرۆژانە بچی بەدەمیەوە لە پێداویستەکانی بۆ ئامادە بکەیت بە نمونە کاتێک کە پرۆژەی دابینکردنی کورسی شەحن بۆ خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت ڕادەگەیەنێ ئەم بەشە لەگەڵ لیژنەیەکدا هەڵدەستن بە دابینکردن و کڕینی ئەو کورسیانە دیارە ئەمانە بە پێی جۆرەکانیان نرخەکانیشان دەگۆڕێ هەڵبەت ئەو عەرەبانەی کە لە لای ئێمە دەکرێت نرخەکانیان لە 9 وەرەقە لە 8 وەرەقەوە دەست پێەکە ئەویش بەداشکاندنی ئەو کۆمپانیایی کە لەگەڵ ئێمە مامەڵی لەگەڵا دەکەین تا دەگاتە 12 بۆ 13 وەرەقە پرۆژەی سەبەتەی خۆراکیمانەیە کە 5,000 ڕادەگەێنین زۆر جاریان 6,000 ڕادەگەینین بۆ هەموو کوردستان لە نێوان کۆمپانیاکانە دەچین دوو خاڵی سەرەکی کە کاری لەسەر دەکەین یەکەم کوالێتی ئەو شتومەکانی کە
ئێمە وەری دەگرین لەو کۆمپانیایی کە دەچین مامەڵی لەگەڵا دەکەین عروزیان لێ وەرئەگیرێ خاڵی سەرەکیمان کوالێتی خۆراکەکانەوە ئەو بابەتانەیە کە دەکرێتە ئەو سەبەتەی خۆراکیەوە و پاشان هەوڵدان بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیا تا چەندێک دەتوانێت لە ڕووی نرخەوە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بێت کۆمەڵێک پرۆژەی دیکەمان هەیە کە ئەویش بریتە لە هاوکاریکردنی خەڵکانی نەخۆش لەوانە نەخۆشی درێژخایەن خەڵکانێکە بۆ نمونە نەخۆشی گورچیلە و غەسلی گورچیلەی هەیە خەڵکانێکی دیکە شێرپەنجیان هەیە یان خەڵکانی خاوەن پێداویستی و کەم ئەندام ئەوانە کە جۆرێکن لەو کەسانەی کە لە زمنی ئەو هاوکاریانن کە دەستگای خێرخوازی بەخشین دەیبەخشێ بە خەڵکانێک کە پێویستیان پێێتی و پرۆژێکی دیکەمان هەبوو ئەمساڵ کە زیاتر ئەمساڵ تیشکمان خستبۆ سەری پرۆژەی بەربانکردنەوە پرۆژەی بەربانکردنەوەی سەر شەقامان هەبوو ئەویش دیسانەوە الحەمدوللا پێشوازێکی باشی لێکراوە خێرخوازانیش الحەمدوللا دەستیان بە پرۆژەکانمانەوە بوو و پرۆژەی بەربانکردنەوەی ئێوارانی ڕەمەزان کە الحەمدوللا هەر دەستگای بەخشینی خێرخوازی پێی هەستا بوو زیاتر بۆ قوتابیانی داخلیەکان و خەڵکانێکی تایبەتی تر کە وەکو ژینگە پارێز لە هەندێک جێگە بۆیان کراوە ئەمەش ئێوارە خوان بوو الحەمدوللا دەنگ و سەدایەکی باشی هەبوو و سوپاسی خێرخوازانەکەین کە بە دەنگمانەوە هاتن بە تایبەتی ئەو کۆمپانیانەی کە هاوکارمان بوون لەوەی کە بە شتومەک هاوکارمان بوون بە ئامادەکردنی ئێوارە خوانەکان زۆر سوپاسیانەکەین. ئێمە بە ناوی دەستگای بەخشینەوە زۆر سپاسی خێرخوازانەکەین کە هاوکارمان بوون بۆ ئەنجامدانی پرۆژەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئێمە لە مانگەدا بە شێوەیەکی گشتی هەموو پرۆژەکانمان کە پرۆژەکانمان جۆرا جۆرە هەموو توێژەکانی گرتوێتەوە نزیکەی ملیارێک و 600 ملیۆن دینار سەرف کراوە بۆ پرۆژەکان بەڕاستی الحەمدوللا ئەوەی کە پێش مانگی ڕەمەزان پلانمان بۆ دانابوو کە بتوانین بەو شێوەیە بچینە ناو جۆراجۆری توێژەکانەوە هاوکاریان بکەین سەرکەوتوو بووین لەخوا بەزیابێ سپاس بۆ خوای گەورە پاشان سپاس بۆ خێرخوازان ئەو شێوازی کە ئێمە بەڕێوەی ئەبین لە کارەکانماندا شێوازێکی فەرمیە شێوازێکی دامەزراوەیە لە ئەو نووسنگانەی کە هەمانە لە هەموو کوردستانە نزیکەی 40 نووسنگەمان هەیە لەم 40 نووسنگانە هەر هاوکاریە کە دێتە نووسنگەکان هەتا ئەگاتە لای ئێمە بە شێوازێکی سیستەمی ژمێریاری دەڕوا و هەمان شێوە سەرفکردنی پارەش بۆ ئەو پرۆژانە بۆ هاوکاری هەژار و نەخۆشێک بێت بە سیستەمێکی ژمێریاری ڕاوێژکاریە دەڕواکە هیچ کەسێک لێرە لای ئێمە بۆی نییە بەتەنیا بڕیاری سەرفکردنی پارە بدە ئیلا بە شێوازی لیژنە و بە شێوازی سیستەمێکە لە بەڕێوەبەرەوە تا خوارەوە سیستەمێکمان هەیە بڕیاری لەسەر دەدرێت لەبەر ئەوە ئێمە ئیژوکارەکانمان لە وەرگرتنیشە و لە سەرفکردنیشەوە بە شێوەیەکی دامەزراوەیی ژمێریاری وردە هەموو نووسنگەکانی ئێمە وەستیان هەیە هەموو وەستێکی مۆری پێوەیە هیچ شتێک ناڕەسمی و هیچ شتێکیش لای ئێمە ون نەبوو و نابێت هەر کەسێک بێت هەر جۆرە ڕوونکردنەوەیکی بێ ئێمە ئامادەین لە کۆنەوە تا ئێستا ڕوونکردنەوەی بۆ بدەین و هەموو شتەکانمان ئەشیف کراوە و هەموو شتەکانمان بەردەستە. بە ناوی خی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین
بە درێژایی ساڵ لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردەواریە دەست و پەنجە نەرم ئەەکەین ئەوانەیە کە لە ڕووی شەرعەوە و شایانی ئەوەن شایستەی ئەوەن کەوا یارمەتی بدرێن و کۆمەکی بکرێن لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵی 2023دا ئێمە توانیمانە سوپاس بۆ خوای گەورە کە بە بڕی 677 ملیۆن و 648 هزار دینار کۆی گشتی ئەو پارانە بووە کە ئێمە لە پرۆژەکانی منداڵانی بێباوکە سەرفمان کردووە بۆ نمونە ئەوانەی کەوا سوودمەند بوون لە بەشی بێباوکان ئەو منداڵە بێباوکانە 5473 منداڵای ئێمە ئەم مانگی ڕەمەزانە سوودمەند بووە لەم مانگی ڕەمەزانەدا 2606 منداڵ جل و پۆشاکی جەژنیان بۆ کڕاوە کە بردومان لە سیتیەکان بەدڵی خۆیان هەڵیان گرتووە بە بڕی 88 ملیۆن و 465 هزار دینار لە مانگی ڕەمەزانی پیرۆزەدا ئێمە توانیمانە لە ڕێگەی خێرخوازانەوە 6 خانوو بۆ منداڵانی بێباوک دابین بکەین و دروست بکەین و بیکڕین کە بڕەکەی بریتی بووە لە 253 ملیۆن دینار و هەروەها لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئێمە توانیمانە بە هاوکاری مادی واتە بە پارە کردە خستومانەتە زەرفێکەوە لە ڕێگەی خێرخوازانەوە پەیدا کراوە بۆ بەسەریان نادابەشمان کردووە سوپاس بۆ خوای گەورە توانیمانە 178 ملیۆن دینار و 570 هزار دینار دابشکەین بەسەر ئەو منداڵانەوە یان با بڵێن بەسەر ئەو ماڵانەی کە منداڵی بێباوکیان هەیە و سوودبەند ملی ئەمە بە ئیزافەی ئەوەی کەوا لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا موچەیەکمان دابش کردووە بە بڕی 132 ملیۆن و 906 هزار دینار کەواتە کۆی گشتی داهات و یارمەتیەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزاوەکو لە بیدایەتە ئاماژەم پێکرد سوپاس بۆ خوای گەورە بریتیوە لە 677 ملیۆن و 648 هزار دینار لەو بوارانەدا سەرفمان کردووە هەمیشە و دائیم ئێمە یەکەم سوپاسی خوای پەروەردگارەکەین چونکە فەزڵی خوای پەروەردگارە بەسەر ئێمەش و بەسەر خێرخوازەکانیشەوە ئەو بەسەر ئەو کەسانشکەوە سوودمەند بوون پاشان سوپاس و پێزانینمان و دوعای خێرمان هەمیشە دەست بە دوعاین هەمیشە دەم بە دوعاین بۆ ئەو خێرخوازانە بۆ ئەو دەوڵەمەندانە بۆ ئەوانەی کەوا ڕەنگە دەوڵەمەنیش نەبن بەڵام هاتووە 10,000 دیناری کردووە بەخێر بۆ منداڵی بێباوک هاتووە 50,000 دیناری کردووە بۆ منداڵی بێباوک بە گوێرەی توانای خۆی بە گوێرەی گیرفانی خۆی بۆی ئێمە هەمیشە لە دوعاکان ئاڵین خێرخوازەکان خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتا چۆن دڵی ئەم مناڵانەیان خۆش کرد لە مانگی ڕەمەزاندا بە جل و پۆشاک بە خواردن و کەلوپەلی جەژن بە خانووکردن بۆیان بە هاوکاریکردن بۆیان بە جەژنانە بۆیان خوای پەروەردگار لە قیامەتا وە لە بەهەشتا دڵیان خۆشکا و بە هەزاران قات جەزا و پاداشیان باتەوە. بسم الله الرحمن الرحیم سەرەتا سوپاسی خۆی پەروەردگار دەکەین کە بەردەوامی پێداین لە نێو دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی 14 ساڵدا خزمەت بە تەواوی چین و توێژەکان بکەین لە هەرێمی کوردستان لە چینی بێباوکان و نەخۆشانی درێژخایەن و خاوەن پێداش تایبەت و هەژاران دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەک لە ساڵانی ڕابردوو لە هەموو مانگەکانی ڕەمەزاندا کۆمەڵی پرۆژە ڕادەگەێنێ و ئەم ساڵیش دە پرۆژەی ڕاگەیان بۆ ئەوەی خزمەتێکی باش بە خەڵکی هەژار و نەداری خەڵکی هەرێمی کوردستان بکات و ئێمە وەکو ئۆفیسی هەولێریش نزیکەی دە پرۆژەمان تەنها لە ئۆفیسی هەولێر لە سنتەری هەولێر ئەنجامدا کە پرۆژەکان بریتین لەمانە. پرۆژەی یەکەم هاوکاریکردنی هەژاران بە سەبەتەی خۆراک کە لە شاری هەولێر 1255 سەبەتەی خۆراک دابین کرا و دابش کرا بەسەر خەڵکی هەژار و نەداری شاری هەولێر و دەوروبەری هەولێر کە بڕەکەی 43 ملیۆن و 700 هزار دینار. پرۆژەی دووەم
دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو مانگێک بەبێ دواکەوتن موچەی مانگانە بەسەر منداڵانی بێباوک دابش دەکات کە لە تەواوی کوردستان ئەم موچەیە دابش دەکرێت و ئێمەش وەکو ئۆفیسی هەولێر لە بەشی بێباوکان موچەی مانگی سێمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دابش کرد بە بڕی 48 میلیۆن و 631 هزار دینار بەسەر 314 منداڵی بێباوک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. پرۆژەی سێم هاوکاریکردنی مادی بۆ هەژاران کە ئێمە وەکو ئۆفیسی هەولێر 100 لە خەڵکی هەژار و نەدار و کرێنشینان و نەخۆشان لە شارۆچکەی سۆران و ڕەواندز و خەلیفان و هەریر کە بە بڕی 25 میلیۆن دینار بۆ هەر خێزانێک بڕی 250 هزار دینارمان پێدان. پرۆژەیەکی ترمان لە شاری هەولێر ئەنجام دەکە ئەویش 25 میلیۆن دینار بوو دابشکردنی بەسەر 100 خێزانی هەژار و نەخۆش. پرۆژەی پێنجەم هاوکاریکردنی نەخۆشانی غەستی گورچیلا کە 61 لەو نەخۆشانە هاوکاری کران بە بڕی 12 میلیۆن و 200 هزار دینار. پرۆژەی شەشەم هاوکاریکردنی خێزانی بێباوە کە 206 لەو خێزانانە هاوکاری کران بە بڕی 65 میلیۆن دینار بۆ هەر خێزانێک بڕی 250 هزار دینار پێدرا. پرۆژەی حوتەم هاوکاریکردنی مادی بەسەر نەخۆشانی شێرپەنجە و هەروەها خەڵکی هەژار و نەدار دیارە بڕی 7 میلیۆن دینار دابشکرا بۆ هەر خێزانێک بڕی 250 هزار دیناری پێدرا. پرۆژەی حوتەم دیارە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز دانرابوو کە 4 خانوو دروست بکەین لە تاوای هەرێمی کوردستان تەنها لە شاری هەولێر 3 خانوو ئامادە کراوە بۆ خێزانی بێباوک و هەژاران کە ئێستا ئێمە وا خەریکی وین کە 2 لەو خانووان دابین تەواو کرایەوە خانوویەکی تریژ وا ئێستا جێبەجێ دەکرێت واتە 3 خانوو تەنها لە شاری هەولێر جێبەجێ کراوە و لە تەواوی نووسنگەکانی تری دەستگای خێرخوازی بەخشینیش کۆی گشتی ئەو خانوانێک کە تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دابین کراوە بۆ بێباوکان و هەژارانی 11 خانووە. پرۆژەیەکی تر دیارە ئێمە تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆز 14 ئاژەڵمان کوشتەوە و کردمان بە پشک کە زیاتر لە 500 جێگۆشت دابشکرا بەسەر خەڵکی هەژار و نەدار بڕەکەی تقریباً 7 میلیۆن دینار. پرۆژەی نۆیەم هاوکاریکردنی خاوەن پێداش تایبەت بوو بە 39 وەرەقا بۆ 3 خاوەن تایبەت خاوەن پێداشتی تایبەت بۆ کورسی شان دیارە بۆ هەر یەکێک ئێمە کورسێکی شانمان پێدا و هاوکاریکردنی 20 میلیۆن دیناریکە بەسەر خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان کاوی لە ڕێی خێرخوازانەوە بوو کە بەجیا لە شاری هەولێر ئەنجام دران. ئەو پرۆژانەیە کە دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامیدا هەمووی باوکاری خێرخوازان بوو و توانرا دڵی زیاتر لە تەنها لە شاری هەولێر زیاتر لە 3,010 کەس خۆش بکەین و بڕی 450 میلیۆن دینار تەنها لە شاری هەولێر کۆ بکرێتەوە دابش بکرێت بەسەر خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستان.